سەرۆکاتی هەرێمی کوردستان جارێکی دیکە بە فەرمی داوای لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کردووە کە دەبێت سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات. دوو وادەش هەیە، یانەوە تا لە 11 لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکان یاخود لە 12 ئایا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەم ئەرکە جێبەجێ دەکات یاخودنا. لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز هەیمان تەحسین بەڕێوەبەری فەرمانگەی پارت و هاوپەیمانێتیەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز هەیمان شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. هەنگاوەکانی گفتوگۆی ڕێکەوتن لەسەر وادەیەک بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەکوێ گەشتووە، ومێدێک هەیە؟ بەڵێ سەبارەت بۆ نووسراوەی کەوا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە گەیشت بە ئەنجومەنی کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق. جەنابتان ئەزانن ئەو پرسێکی زۆر گرنگە بۆ کوردستان و بۆ عێراقیش هەمان شێوە. ئێستا بە شێوەیەکی فەرمی ئەو نووسراوە داخلی جەدوەلی کۆبوونەوەکانی ئەنجومەنی کۆمسیاران کرا و لە ماوەی ئەم هەفتەیە ئەنجومەنی کۆمسیاران کۆبوونەوەی خۆیەکە و بڕیاری خۆی دەرەکان لەسەر ئەم پرسە گرنگە کەوا پرسی ئەنجامدانی هەڵبژاردنە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک هەیمان، بەخێر بێ بە کوردستان 24 کەی ئەم وادەیە دیاری کراوە؟ پێت وایە درەنگ دەکەوێتن یاخۆت لە کاتێکی نزیکدا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەسەر ئەو دوو وادەیە کۆ دەبێتەوە؟ ئایا زەحمەتە بۆ کۆمسیۆن ئەگەر بڕیارێک بداتن بۆ ئەوەی بڕیارەکە لە کاتی خۆی دابێتن، چونکە کۆمسیۆن ئێستا هەموو شتەکانی ئاسایی ئامادەکاریەکی تەواوی کردووە. کاک هەیمان، بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێتن خۆ لەگەڵ بکرێتن لە ڕووی تەکنیکیشەوە دەکرێت بکرێت. پێشتر ئەو ئەزمونە هەیە، ینی ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە لە یەک کاتە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان بەڵێ ئەنجومەنی پارێزگاکانی ئەنجامدرا بەڕێکەوە بەڕێکردن ئەو کاتە هێشتا وەکو ئێستاش بەهێز نەمون لە ڕۆی تەکنیکەوە، بەهێز نەمون لە ڕۆی کارمەندەوە، لە ڕۆی هەموو شتێکەوە توانیان سێ هەڵبژاردن بەسەرکەوتوانە بەڕێوە هەموو شتێکیش ئامادەیە، ینی ئەوە نییە بڵێ شتێک ئامادە نەکەم. بۆیە لە ڕووی تەکنیکیەوە من پێم وانێ هیچ گرفتێ ڕەنگ بێ، تەنها لە ڕووی سیاسیەوە ڕەنگە ئەو گرفتە هەبێدەنا. بام پرسیارانە لە کاک هەیمانی بکەین زۆر کەی کۆمسیۆن کاتەکە دیاری دەکاتن لەسەر ئەم دوو وادەیە کۆ دەبێتەوە. ئێستا کاک هەیمان ئامادەیە؟ ئەگەر زۆر باشە. کاک هەیمان پرسیاری ئەوەمان کرد بۆ بۆراوزانم کێشەیەکی هەندێک دەنگ هەبوو بۆ بۆرە کەی کۆمسیۆن لەسەر ئەم وادانە کۆ دەبێتەوە؟ ینی ئەمندا قورسە بۆ کۆمسیۆن کە بتوانێت کاتێک دیاری بکاتن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان؟ وەکو ئاماژەم پێی کرد ئەم پرسێکی گرنگە، بە تایبەتی کەوا لەگەڵ ئەو کاتەیە هاتووەکەوە ئێستا کۆمسیۆن سەرقاڵی ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقا. بۆیە ئێستا ئەو نووسراوی کە گەیشتووە بە کۆمسیۆن بە شێوەیەکی فەرمی داخلی جەدوەلی کۆبوونەوەکانی خۆی کردووە و لە ماوەی ئەم هەفتەیە کۆمسیۆن کۆ دەبێتەوە دوای ئەوەی کەوا کۆبوونەوەکانی خۆیەکە لەگەڵ ئەو بەشە هونەریانی کەوانە ناو کۆمسیۆنن بۆی گفتوگۆیان لەگەڵ بکرێ بۆ دیراسەتی ئەم پرسە و لە چ کات و ساتێکە گونجاوە بکرێ بۆ ئەنجومەنی کۆمسیاران و بۆ کۆمسیۆنی عێراق بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک تەعارض نەکات لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق. زۆر باشە کاک هەیمانیانی چەندێک ماوەما ببینە سەر پارێزگاکانی عێراق چەندێک ماوە لە بەردەمی لایەنە سیاسیەکان بۆ خۆتۆمارکردن و ئامادەکردن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. سەبارەت بە تۆمارکردنی پارتە سیاسیەکان و هاوپەیمانێتیەکانی کەوا بەشدار بن لە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق
بەپێی ئێمە جەدوەلێکی زەمەنیمان هەیە ئەو جەدوەل زەمەنیە بڕیاری لەسەر دراوە لەلایەنی ئەنجومەنی کۆمسیارانەوە ئەو بەپێی ئەو جەدوەل زەمەنیە لەیەکی حوتەوە تاکو 37 تەرخان کراوە بۆ تۆمارکردنی پارتە سیاسیەکان و هەمان شێوە هاوپەیمانەتیەکان کەوا بەشدارە بن لەم هەڵبژاردنە و هەمان شێوە لە 15 حوتەوە دیاری کراوە بۆ تۆمارکردنی کاندیدان ئەوانی کە خۆیان تەرشیح کردووە بۆ ئەوەی خۆیان هەڵبژێرن بۆ ئەم هەڵبژاردننیکەوە ئینشاءالله لە هەردەی 12 ئاکرێ کاکەیمان ببوورە وەڵام من دەگەڵی لە 15 حوتەوە دەست پێکە ببوورە من دەگەڕێمەوە سەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێستان وەکو بەڕێوەبەرێک لە ناو کۆمسیۆن کاربەدەستێک لە ناو کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ینی پێت وایە یان پێشبینی دەکەن کە ببوورە من بەڕێوەبەری گشتیم دەزانم وەکو کاربەدەستێک لە ناو کۆمسیۆن پێت وایە یان پێشبینی دەکەن لەم ساڵ کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق ینی ڕەزامەندی نیشان بداتن ئامادەکاری نیشان بداتن بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بباتن پێشبینی دەکەن دیڕاستەیەکی واتان کردووە چونکە لە کاتێکدا دەمێک کە سەرۆکاتی یاریمی کوردستان داوای لە ئێوە کردووە بەڵێ لەم هەفتەیە دەرەکەوێ لەم هەفتەیە لە ماوەی ئەم هەفتەیە دەرەکەوێ چونکە ئێستا ئەنجومەنی کۆمسیاران وا خەریکی گفتوگۆن لەسەر ئەو پرسەکی گرنگە وەکو ئاماژەم پێی کرد بۆیە من ئێستا ناتوانم هیچ پێشبینیەک بڵێم ئەکرێ یان ناکرێ چونکە ئەوە مێنێتە سەر ڕەئی با بڵین جانبی فەنی کەوا ئەو فەنیانی کەوا لە ناو ئەنجومەنی لە ناو کۆمسیۆنن ئەوان ڕێی خۆیان دەرەوە هەمان شێوە ئەنجومەنی کۆمسیاران کۆبوونەوەی خۆیانەکەن و بڕیاری لەسەر کاکەیمان لەگەڵ فەرهادی هاوکاریشم ئێستا مناقشەی ئەوەمان دەکرد دەمانگوت لە ساڵی 2005 کە تازە عێراق ئازاد ببوو ڕاست وایە نەتوانی سێ هەڵبژاردن پێکەوە بەڕێوە باتن لە عێراق توانیانی سەرکەوتن بەدەست بێنن کۆمسیۆنێک لە ساڵی 2023 سەرڕای هەموو ئەو پێشکەوتنە تەکنەنوژیانەی کە ئێستا لە ژێر دەستێتی ئەنی بڕوا بکە بۆ پەیامێکی زەڵالتان نییە بۆ هەرێمی کوردستان کە بڵێن ئایا کاکە ناتوانین بیکەین یان نامانەوێ بیکەین قوربان ئەم پێم وایە جارێ زووە بۆ ئەم پرسیارە چونکە ئێستا حالیان وە ئەو نووسراوەی سەرۆکایەتی هەرێم وە عرض کراوەتە سەر ئەنجومەنی کۆمسیاران هێشتا بڕیاری لەسەر دەرنەچێت لە ماوەی ئەم هەفتەیە لام وابێ زۆر نییە ئەگەر ئێمە لەم ماوەی 3 ڕۆژەیە 4 ڕۆژە بڕیار دەرچێت یعنی لەم ماوەی 3 ڕۆژەیە 4 ڕۆژ بڕیاری ئەنجومەنی کۆمسیاران دەرەچێت ئەوە یەک دوو سەبارەت بۆی کە جەنابەت باست کرد لە 2005 چەند هەڵبژاردنێک بێکۆکرا ئێستا وەزعەکەی کۆمسیۆن جیاوازە بۆ لەبەرەوەی ئێمە چەند هۆکارێکمان هەیە هۆکاری یەکەم کەوا زۆر گرنگە ئێستا هەڵبژاردن با بڵین ئیجراعاتی هەڵبژاردن جیاوازە لەگەڵ پێشوو ئێستا ئیجراعاتی هەڵبژاردن تۆکمەترە ئێستا ئیجراعاتی هەڵبژاردن ئەلکترۆنی ئەکرێ بە بەسمە ئەکرێ بە ئامێر ئەکرێ جاران زۆربەی ئەو هەڵبژاردنانی کە ئەکرا دەستی بوو ئێستا جیاوازە ئێستا بۆتە ئەلکترۆنی ئێستا ئێمە بەردەوام خەریکی نوێکردنەوەی سجلی دەنگدەرانین ئێمە کێشەی ترمانەیە یەکێ لەو کێشانەکەەوە ئەوەی کە لەلات جەنابتان ئاوازحە کێشەی ئاوارەکانە کۆمسیۆن ئاسانکارێکی زۆری بۆیان کردووەکەەوە ئەوانی ئێستا بۆ نمونونەکەەوە لە هەولێر هەن یا لە سلێمانی هەن یا لە شارەکانی تری عێراقان تەوجیه نووسنگەکانی کۆمسیۆن تەوجیه کراوەکەەوە ئاسانکاریان بۆ بکەن کەوا سجلی دەنگدران نوێکرێتەوە بیتاقی بایۆمەتریان نوێکرێتەوە ئەوانی کەوا بۆ نمونە نموذەجەکەیان کۆنا هەموو ئەو ئیجراعاتانە کراوە بۆیە ئەو ئیجراعاتانی کە ئێستا هەمانە لە کۆمسیۆن جیاوازە لەگەڵ 2005 وەکو جەنابتان ئازانن زۆر باشە کاک هەیمان بەخۆ دەزانی ئێوە ئاماژەشتان پێدا لە 1/8 یا لە 37 بڵێن
لێژێش کۆتایی خۆتۆمارکردنی لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی کۆتایی دێ ئەگەر هەیە درێژ بکرێتەوە ئەو ماوەیە و بە پێی زانیاریەکانی ئێوە چەند حیزب و لایەنی نوێ خۆیان تۆمار کردووە؟ یەکەم سەبارەت بە درێژکردنەوە لە لای جەنابتان وازەحە ئێمە جەدوەلێکی عملیاتیمان هەیە پێڵەن جەدوەلێکی زەمەنی عملیاتی ئەو جەدوەلە یەک لە دوای یەک هەمووی ڕێک خراوە تەنزیم کراوە مسادقە کراوە لەلایەنی ئەنجومەنی کۆمسیارانەوە بۆیە ئێمە لە دوای بۆ نمونە لە دوای تۆمارکردنی پارتە سیاسیەکان و هاوپەیمانەتی و لە دوای تۆمارکردنی کاندیدان ئێمە قۆناغی ترمان هەیە قۆناغی چاپکردنی وەرەقەی دەنگدانمان هەیە قۆناغی ترمان هەیە قۆناغی ئینتیشارمان هەیە قۆناغی ئامادەکردنی ئامێرمان هەیە ئێمە گرێبەستمان هەیە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان سەبارەت بەم مەوزوعە لەبەرەوە یەک لە دوای یەک هەمووی بێکەوە بەستراوە ئەگەر بێت و درێژخرێتەوە ڕنگ بێ پرۆسەکە لێ بدرێ بۆیە پێم وان نییە درێژ بکرێتەوە ئەم ماوەیەوە ماوەکە ماوەیەکی زۆر زۆر باشە لە یەکی حوتەوە تاکو سی حوت بۆ پارتە سیاسیەکان و هاوپەیمانێتیەکان و لە 15 حوتەوە بۆ 13 بۆ پێشکەشکردنی لیستی کاندیدان چ کاندیدی پارتە سیاسیەکان چ کاندیدی سربەخۆکەوە بەتەمان بەتەنیا یان بە شێوەیەکی منفرد دابەزن و خۆیان کاندیدکەن. بەڕێز کاکەیمان بڵێ زۆر باشە باسی ئیجرعاتت کرد کە لە ئێستادا کۆمیسیۆن بەشی دووەمی پرسیارەکەت بەڵێ 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 وەڵام بدەوە بەڵێ بمبورە بەشی دووەمی پرسیارەکەی جەنابەت سەبارەت بەو پارتە سیاسیانی کەوا ژماری پارتە سیاسیەکان ئێمە تاکو ئێستا 270 پارتی سیاسیمان هەیە تۆمار کراوە بە شێوەیەکی فەرمی لە لای فەرمانگەکەی ئێمە فەرمانگەی کاروباری پارت و ڕێکخراوە سیاسیەکان هەمان شێوە نزیکەی 15 پارتی سیاسی تر هەیە ئەیانەوێ بەشدار بن لەم هەڵبژاردنە و سەرقاڵی تەواوکردنی ئیجراعاتن ئەیانەوێ زوو مۆڵەتەکە وەرگرن بۆ ئەوەی بەشدار بن لەم هەڵبژاردنە کاکەیمان و سەبارەت بە ژماری ئەو هاوپەیمانەتیانی کەوا دروست بووە ئێمە تاکو ئەمڕۆ چکە جەنابتان ئەزانن ئەوە بەردەوام لە زیادبوونە تاکو آخر ڕۆژی تۆمارکردنی ئەو هاوپەیمانەتیانە تاکو ئەمڕۆ وەک ئامارێک ببوورە وەک ئامارێک تاکو ئەمڕۆ نزیکەی 9 هاوپەیمانەتی تازەمان هەیە جگە لەوە 41 هاوپەیمانەتی کۆنمان هەیە هین ساڵانی پێش و کەوا تاکو ئێستا بەردەوامن جگە لەوەی کە چەند گۆڕانکاریەکیان تیا بەسەر هاتووە لە ئەو پارتە سیاسیانی لە خۆی ئەگرێ. زۆر باشە کاکەیمان ئەگەر زۆر بە کورتی وەڵام بدەیەوە باسی ئیجرعاتت کە ئێستا ئیجرعاتێکی باشمان گرتوتە بەر لە کۆمیسیۆن پێت وایە ئەو ئیجرعاتانەی گرتوتانە بەر و ئەو تەکرەنوژیان کە سوودی لێ دەبینن ینی دەکرێت ڕێگیری لە سەختەکاری بکرێت لە هەڵبژاردنەکان یان بەڵێن بەلایەنە سیاسەکان دەدەن کە لەم هەڵبژاردنانە ئیتر سەختەکاری ناکرێتن ئەگەر بە کورتی وەڵام دەیەوە. قوربان جان ئەو ئیجرعاتانی کەوا کۆمیسیۆن گرتوێتە بەر ئیجرعاتێکی زۆر تۆکمەن و پێم وایە سەختەکاری ئەتوانم بڵێم سەختەکاری زۆر زۆر کەمە بێت لەم هەڵبژاردنە وەکو کە لە هەڵبژاردننی 2021 بە شاهدی هەموو ئەو نەتەوە گرتوەکان و با بڵێن یەکێتی ئەوروپا و هەموو ئەوانی کەوا چاودێر بوون و بەشدار بوون لەگەڵ کۆمیسیۆنی عێراق ئاگادارن کەوا ئەم هەڵبژاردننی لە 2021 کرا و هەمانشی ئەم هەڵبژاردننی ئەم ساڵ ئەکرێ سەختەکاریەکەی زۆر زۆر کەمە بێوە ئەوە لە هەموو دەوڵەتی عالم جەنابتان ئەزانن بای ئەوە خوروقات ئەبێ ئەتوان بڵێم خوروقات وەک سەختەکاری. زۆر باشە زۆر بەڕێز هەیمان تەحسین بەڕێوەبەری فەرمانگەی پارت و هاوپەیمانەتیەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بوویت. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەتان باش.